شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە تەماشا بکەینەوە ئێستا ئایا استراتیژیەتی بزوتنەوەی ناسیۆنالی ئەلمانی کوردی لە مەدای 100 ساڵە توانی چی بهێنێتە دی لەوەی کە لە پێش 100 ساڵەکەی ئەوانە نەهێنرابووە دی ئایا لەو سەردەمی سوڵتان عەبدولحەمیدەیە کە ئەم 63 لیوە سوار چاکانەی حەمیدیە ئەو هەموو شخصیەتە بەهێزانیان هێنایە بەرهەم کە کارتێکردنی سیاسی و عسکەریان لە ناوچەی کوردستانی خۆشمان و لەسەر ئەحداسی ناوچەکە هەبێ چ تەسیراتێک بەو شێوەیە ئەبینین لە دواترە دروست بوو کە لەمەی ئێستا باشتر بێ ئایا ئەم استراتیژیەت گۆڕینە یان ئەم استراتیژیەی کە مەدای 100 ساڵە کوردە ئەلمانەکان لەسەری ئەڕۆن ئایا چ بەرهەمێکی بۆ هێناینە دی تەنانەت ئێستا حاڵەتێکی وەکو ئێستا ئەگەر ئەوان بۆ نمونە ئەگەر هاتو استراتیژیەتی ئەلمانیە کوردیەکانی ئێستای ئێمە ئەگەر ئەوان ئەوەندە پەیوەست نەبوونایە بە ئەوروپاوە ئەوگەر ئەوەندە نەچوونایەتە خزمەتی احتیلال پێش داگیرکردنی عراق و دوای داگیرکردنی عراق ئەگەر خۆیان پشت بە تورکیا بچوونایەتە سەر کەرکووک و نەوتی کەرکووچیان بگرتایە دوای تورکی بە تورکیان بیوتایە خۆت وەرە لێمان بکڕەوە بۆ ئەوی بەکار بهێنرێتەوە بۆ خزمەتی کورد و عەرەب و تورکمانەکان کە لە کەرکووکە ئەژین هەروەها بۆ کوردستانی ئێمەش بۆ ئیسیفادە بە ئێوەش ئاخۆ تورکەکان ئەویان قبول بوو باشتر یا ئەوانیش و کوردیش داوا بکەن لە احتیلال حسەی خۆیان بداتێ لە نەوتێک کە خوا خستوێتە ناوچەکەوە لە نەوتێک کە هیچ علاقەیەکی ئەمریکی بەسەریەوە نییە لەبەرەوە کاتێک کە استراتیژیەتی ئەلمانیەکانە خوێنیتەوە ئەلمانیەتی کوردی ئەم دەست بەتاڵیەی کە ئەخوێنیتەوە کە چۆن دەستیان لە هەمبانەیەکی بەتاڵەوە دەرچوە تەنانەت مزاهرەیەک لە شارێکی وەک سلەیمانی بەرامبەر احتیلالێکی ئەمریکی پێیان نەکرێ پێیان ئێڵغاکەنەوە ئەگەر ئەوان مزاهرەیەک کە ئیعلانیان کردووە مزاهرەیە هیچ شتێکی دیان نیە مزاهرەیە کە پێیان نەکرێ بەتەکید هی ئەوەش نەماون جارێک کە بچنە شاخ و جارێک کە و شۆڕشیان پێ بکرێتەوە لەبەرەوە بەڕاستی جێی خۆیەتی هەموو ڕۆژن فکرێکی کوردی سەر لە نوێ ئیعادە نەزەرێکی ئەوە بکاتەوە بزانین استراتیژیەتی کوردی بۆ مەرحەلەی داهاتوومان چییە استراتیژیەتی کوردی ئەمەی کە 100 ساڵە لەسەری ئەژین چی بەرهەمهێناوە خۆ تەنانەت ئەمەی ئەم 15 ساڵش ئەم پارتی وێچێتیە لێخۆن بە تەکیدی خۆیان نییە نۆفلای زۆنەکەی کۆنا کە 15 ساڵ لە ژێرسایە ژیان و ئەوەی ئێستاشیان ئەو ئەمان و ئیسراحەت و گیرفان پڕکردنەی کە هەیەە خەڵکیش چاویان لێ ئەپۆشێ واتە ئەمریکا و بەریتانیا و ئەوروپا چاویان لێ ئەپۆشە لەو هەموو پێشێلکردنی مافی مرۆڤی مسلمانەیە کە لە زیندانەکانیان هەیە ئەوە لە بەرخاتری تەوازوناتێکە کە لە سیاسەتا هەیە لە بەرەوەی کردویانن بە مەخفەرێک حرەسیاتی شیمالیان پێگرن و هەروەکو شاخەکانی خۆیان پێپارێزن بەڵام دوایی لە نەوتەکەیان نایڵن ببنەوە ساحەبی حیسەیەک کە هەتاماونە بێ خەونی پێوە ببینن کە بە کامیلی بکەوێتە بەردەستی خۆیان مادام لەسەر ئەم سیاسەتە تەبعیەتەی ئێستای خۆیان بڕن لەبەرەوە بەڕاستی زۆر جێی خۆیەتی ڕۆشنفکرانی کورد بە شێوەیەکی گشتی و ئیسلامیان بە تایبەتی تەماشایەکی وردی و مراجعەیەکی وردی استراتیژیەتی ئەم بزوتنەوە ئەلمانیە کوردیە بکاتەوە بۆی بزانە چەند لە خزمەتی کێشە کوردەکەیە بۆ چەند کاریگەری لەسەری هەبووە و چ جیلێکی ئسفنجیشی لەسەر پەروەردە کردووە کە بیخەیتە گوڵاوەوە هەڵیەمژێ بیخەیتە گۆلاوەوە هەڵیەمژێ بیخەیتە شتی پیستریشەوە هەڵیەمژێ خی پەروەردگار ئێمەشەوە سەرکەوتوو بکە وقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.